بەردەوام دەبین دەچینە لای تەوەری یەکەمی بەردامەکەمان. ئەموو خەڵکی هەرێمی کوردستان هەمیشە هیوای ئەویان خواستەوە کە ژیانێکی باشتر و گوزەرانێکی باشتریان هەبێت. بێگومان ئەمە بەوە بەدیدێت کە پێگەی کورد لە بەغداد بەهێزتر بێت، بە تایبەتی پێگەی یەکێتی نیشتیمانی کوردستان لە بەغداد بەهێزتر بێت کە بتوانێت کێشەکان چارەسەر بکات. لە ماوەکانی ڕابردوودا بینیمانە کە توانراوە کێشەی موچە و بوجە و گوزەرانی هاوڵاتیان لە ڕێگەی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە چارەسەر کردی. ئەمە جگەل لە ئەزمموی سەرۆک مام جەلال لە ماوەی ئەزمموی لە سەرۆک کۆماریدا لە بەغداد توانیوێتی کێشەکان چارەسەر بکات و پێگەی هەرێم و هەروەها کورد لە بەغداد بسەلمێنێت. ئێمە بۆ قسەکردن لەسەر گرنگی و هەروەها لەسەر بەهێزبوونی پێگەی یەکێتی نیشتیمانی کوردستان لە بەغداد لەگەڵ میوانەکەمان و توێژی زیاتر دەکەین. جوتیاری خوێندکاران کاندیدی ژمارە 23 لە سەرلیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان کە ڕاستەوخۆ لەگەڵمانە جوتیار محمود کە ناسراوە با جوتیاری خوێندکاران. بەخێراتی کاک جوتیار. کاک جوتیار لە زاری خۆتەوە خۆتمان پێ بناسێنە بابینەرانیش ئاشنا بن بە بەڕێزت و هەروەها دواتر باسی ئەومان بۆ بکە تا چەند بەهێزبوونی پێگەی هەرێمی کوردستان لە بەغداد گرنگە کاریگەری هەیە لەسەر تەواوی کێشە و گرفتەکانی خەڵک. بەڵێ بەنای خۆی گەورە میهرەبان من جوتیار محمود ناسراوم بە جوتیاری خوێندکاران کاندیدی ژمارە 23 لەسەر لیستی ژمارە 222 یەکێتی نیشتیمانی کوردستان. ساڵی 1991 لەدایک بوو و دەرچووی کۆلێجی ئەندازیاری بەشی شارستانی و لە ساڵی 2006 پەیوەندیم کردووە بە ڕیزەکانی کۆمەڵی خوێندکارانی کوردستان و دواتریش بە ڕیزەکانی ڕێخستنی یەکێتی نیشتیمانی کوردستان و لە ئێستاشدا بەربژێرین بۆ پەرلەمانی عێراق. طبعاً ئێمە لە چوارچێوەی دەوڵەتێکین، دەوڵەتی عێراق دەوڵەتیشی فیدراالیە دەستورێکی خۆی هەیە. ئەو دەستورە ئێمە لە مانگی کانون یەکەمی ساڵی 2005 سەرجەمگەلانی عێراق بە زۆرینەیان پەسەندیان کردو و دەستورە کە دەستورێکە نووسراوەتەوە چوارچێوەی حکومڕانی ڕێخستووە لە عێراقدا، عێراقیشی فرەنەتەوەی فرەمەسەب و فرەپێکات و فرائین. ئەو دەستورە چوارچێوەی ماف و ئێستەقاقاتی نەتەوە و مەسەب و ئاین و پێکاتەکانی ڕێخستووە کەواتە کوردیژە بێت لەو چوارچێوەی دەستورە بتوانێت ماف و شایستە دارایەکانی خۆی بەدەست بێنە، چونکە ئێمە کاتی خۆی خۆمان بەشێک بووینەوەی کە بانگەشەمان کردبەوەی کە بە هەموو ئەحزابەکانەوە چەنەوە کاتە کۆمەڵی ڕێی و تێبینی لەسەر هەندێک لە مادەی دەستوروەمانە هەبوو، بەڵام بۆ ئەو قۆناغە بۆ کورد بەڕاستی بە ئێستاشەوە دەتوانین بڵین زۆرینەی نەکەمووی مافە دەستوری و یاسایەکانی کورد لەو دەستوریە جێگای بۆتەوە. بۆیە بۆ کورد گرنگە کە بتوانێت دیفاع لە ماف و شایستە دارایەکانی خۆی بکات لە چوارچێوەی ئەو دەستورەی کە نووسراوە. لە دەرەوە ئێوە تۆ هیچت پێ ناکرێت لەبەرەوەی کە قانونی نێودەوڵەتی و قانونی محکمەیەکی عولای وەکو محکمەی فدراالی و هەروەها دەستور و دەوڵەتێکی مرکزی ئەوان حساب بۆ ئەو دەستورە ئەکەن. تۆ ناتوانانی بەدەر لەو دەستورە ماف و شایستە دارایەکانی خۆت بەدەستبێنی. بە نمونە ئێمە لە ساڵی 2014ەوە حکوومەتی هەرێمی کوردستان و سەرۆکایەتی هەرێم کە لە دەست پارتی دیموکراتی کوردستان بوو قەتعی علاقی لەگەڵ حکوومەتی فیدراالیا کرد، یعنی بۆ هیچ شتێک نەگەڕاینەوە بۆ حکوومەتی فیدراالی لە بابەتە دەستوری و یاساییەکان و شایستەی دارایی ئەومانە وتمانە هەموو شتێک خۆمانین، نەوتی خۆمانە خۆمانەی فرۆشین، هەرێمی خۆمانە خۆمانەزانین لەکوێوە تاکوێ. ئەمانە زیانی بە هەرێم گەیان، یعنی وای کرد کە هەرێم باوەڕتانە بێت 10 ساڵ بێتە دواوە لە ڕووی ئەو پێگەی کە هەیبوو پێشووتر مقارنەتەن بۆەوەی کە لە دوای ساڵی 2014ەوە قەراردراوە ئێمەی هێنایە دواوە بۆ لەبەرەوەی دوورکەوتینەوە لەوەی کە کار بکەین بۆ دەستوری کە خۆمان دەگمان پێداوە، دوورکەوتینەوە لەوەی کە ئەو سەروەت و سامانەی کە خۆمان هەمانە نەوتە سەروەتێک و سامانێکی گرنگە ئەتوانین هاوڵاتیانی خۆمانی پێ خۆشگوزەران بکەین، نەک ماڵ وێران بکەین، بەڵام نەمانتوانی ئەوە بکەین و کە نەشتواندرە ئەوە بکرێ هەموو حزبێکی سیاسی لەمارە. یعنی ئەتوانین بڵین کورد خۆی بوو کە دەستوری عێراقی جێبەجێ نەکرۆ لەناو کوردیشان لایەنێک بوو کە وای کرد ئەم دەستوری عێراق جێبەجێ نەکرێت و ئەم هەموو کێشە و مەشاکیلانە دروست ببێ. خۆی لە ڕاستیە یەکشتەیە ئێمە بەسەبارەت بە ئەوەی کە چێ زیاتری التزامی کردو و چێنی کردووە. ئێمە ئەبێ دایمەن لە موقعەکە بین زیاتر ملتەزیمتر بین بۆ چونکە ئێمە دەوڵەت نین وەکو کورد بەڵێ دەوڵەت نین هەمیشە حکوومەتی مرکزی لە هەموو ڕێکەوە باڵا دەسترە بە بەڕووی ئێمە فەرموو دەرگات لە یەکگرێنەوە دفرۆشی ناتوانانی بفرۆشین فڕۆکەخانە لەژێر دەسەڵاتی ئەوە مەرزەکان مەسەن لە دەتوانێت کۆنتترۆلی بکە و ئەنواع جوڵی بازرگانی لێ ڕابگرێ و
سوپایەکی بەهێزی چەکداری تۆ بەراورد ناکرێت لە هەموو ڕێکەوە لە ڕژمارەوە لە ڕووی پێداویستیەکانیەوە لە هەموو ڕێکەوە بۆ نمونە ئێمە ئەگەر بمانتوانی بە قووەتی ئەومانەیە بەرگری بکەین دژی سوپایەکی وەکو عێراق وەزعی پردێ ئەو ناوچانە ماوای لێنا لەبەرەوە زیاتر بۆ کورد دەبێت مولتەزیمتر بێ ڕاستە عێراقیش مەسەلەن کۆمەڵێک بڕگە و مادەی دەستور هەیە حکوومەتی مرکزی جێبەجێ نەکردووە بەڵام ئەوە نابێتە ئەوەی کە تۆ ئەمە خراپە تۆ بێ خراپتر بکەی خراپتریانەیە تۆ بێ خراپترین بکەی مشکلەکەی ئێمە ئەوەیە تۆ کە قەرارێک ئەدەی دیراسی ئەوە ناکی لە دوای ئەوە وەزع چۆنە بێ بەڕاستی میلەتەکە تووشی کارەساتەکەی لە ساڵی 2014 سەرۆکاتی یارم لای پارتی بووە سەرۆکاتی حکوومەت لای پارتی بووە ڕەنگە زۆر کەسێ بڵێ ئەی خۆیەکێتیش شەریک بووە نەکە شەریک نەبووین ئێمە بەشدار بووین ئێمە خەڵک باایی هەشدە کورسی دەنگی داوە بە ئێمە لەولاوە ئەو بە تەزویرە بە هەر نەوعێکی ترە بە بەکارهێنانی کۆتایە 56 کورسیە بووە ئێمە ناتوانم مەسەلەن بە تەنیا ڕوبەڕیۆ ژمارێ بمەوە ئەمە جگەلەوەی هەموو ئینتخاباتێک لەم زۆنی ئێمە یا هێزێک جابەتەوە لە هێزێکی نیشتمانی کوردستان یا هێزێکی تازە دروست بووە هەر دەنگی ئەم منتیقەی بردووە بەڕاستی لە وتارەکەی کاک باڵشە لە دیداری مێریە باسی لەوە کرد هەموو هێزە ئۆپۆزیسیۆنەکانیش هەر لە منتیقەیە دروست بۆ بەڕاستی لەبەر ئەوە بەڕاستی یەکێتی دەنگی خەڵکی پێ نەبووە تا بتوانێت ڕێگری بکات لەو قەرارانەی کە پارتی تاگلایانە ئەیدا تەبا من زۆر جارە ئەمەم دووبارە کردوێتەوە ئەم قەرارە تاگلایانانی لەلایەن پارتی دیموکراتی کوردستانەوە دراو کە بوو بە مای مشکلە بۆ هەرێمەکە بەتەنها بۆ خەڵکی سلێمانی نەبووەتە مشکلە چۆن موچەخۆرێکی سلێمانی مامۆستا فەرمانبەر خانەنشین هێزی عسکەری بەهۆی سیاسەتی ئابووری سربەخۆی خراپەوە 6 موچەی لای حکوومەتە مامۆستایەکی دووە کوزاخ و سۆران و هەولێریش و خانەنشینیەک و پێشمەرگەیەکی ئەوێ 6 موچەی لای حکوومەتە تۆزێک لە بابەتەکە بە دوور بکەوینەوە ئەی بۆ لێرە بە ئازادیە لەسەر جادە و لەسەر شەقام دایانیشە داوای مافی خۆیەکە بۆ لێوێ کەس فزەی لێوە نایانی مشکل ئەزانی چۆنە یعنی ناچێتە عقلی هیچ کەسێکەوە تۆ مامۆستایەک بێنی ئەلێرە دای بێ بڵێ ئەرز ئەحمەد نەبێ ئابووری سەر بەخۆش معاش وەرنەگرتووە تەسیری لە ژیانی تۆ کردووە یان نا یعنی ناکرێت تۆ بڵێ من لە هەولێر خەڵکی هەولێر خەڵکی کوردستان وڵا بەرهەمی ئابووری سەر بەخۆ بوو کە من جادەیەکی 150 مەتریم لە هەولێرا دروست کرد جاوەکەی مشکلی مشکلی خەڵکە ئەوەکەی چۆنە بێت تۆ لەسەر حسە ئەسڵەن هەر خەڵک نابێت بە حکوومەت بڵە جادە دروستکە حکوومەت دەبێت خۆی دروستیکە هەر پێویست ناکەم بچم بە حکوومەت بڵم تۆ جادە 150 دەبێ ئەمە حکوومەت خۆی لە چوارچەوەی پلان و استراتیژی خۆیان هەیە بێ بەڕاستی یعنی دەکرێت من بە مامۆستایەکی سلێمانی بڵم زەحمە نەبێت تۆ 6 معاش وەرمەگرە بە جادەیەکی 150 مەتر بە دەوری هەولێرا بووە شتیوا چۆنە بێ ئەمە یعنی ئەمەکەی تۆ چۆن دێ حکومڕانیەکەکەی ئەڵەی من ئابووری سەربەخۆ زۆر سەرکەوتوو بوو من لە حکومڕانیە زۆر سەرکەوتوو بووم لە کاتێکدا ئەڵی وەڵا لەو کاتەوەی کە من بڕیار بەدەستی یەکەمی و حکومەتەکەم 33 میلیارد دلار قەرزارە ئەمەکەی سەرکەوتنە ئەوە سەرکەوتنە کە بڵی من حکومەتەکەم 33 میلیارد دلار احتیاط لە ناو قاسەکەیەتی بەس نیتە ئەی تۆ چۆن سەرکەوتوی تۆ کە قەراری ئابووری سەربەخۆت داوە بە تاگڕەوان و تاگلایانانە 6 موچەی موچەخۆرانت لای ئەمەکەی سەرکەوتنە تۆ کە قەراری ئابووری سەربەخۆت داوە دەیان و سەدان و هەزاران بەڵەندەر مایەپوچ بوون و کۆتاییان هەندێکی کۆتایی بە ژیانی خۆی هێنا هەندێکی تووشی نەخۆشی دەرونی بووە سەری خۆی هەڵگرتۆ ڕۆشتوانێکی لە خانووی کرێە ئەمە چۆن ناوەندرێت سەرکەوتن ئەوەیە کە تۆ بڵێ هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە دوای ئەوەی من لە ساڵی 2014 پەنجەم بەرز کردەوە وتم حساب بۆ ڕێی کەس ناکەم و خۆم نەوتی خۆمە فرۆشم ئەم نەوتە فرۆشتنە بوو بە مای ئەوەی 33 میلیارد دلار احتیاط لە قاسەکە مایە موچەخۆرانی هەرێمی کوردستانم لانیە بەعکسەوە جەژنانم داوەتە موچەخۆرەکانی خۆم لە بری ئەوەی کە بە پێی پلانی حکوومەت دەبووە 4300 قوتابخانە و خوێندنگا دروست بکەم نەخێر 5000م دروست کردووە یعنی ئەمانە سەرکەوتنە بەڕاستی یعنی تۆ بە من ئەڵێ بە خەڵک ئەڵی من سەرکەوتوم ئابووری سەربەخۆ سەرکەوتووە لە کاتێکدا کە ئابووری سەربەخۆ ئەو نوخاتانی کە پێشتر باسمانکرد هەمووی بە نێگەتیڤانە کاری کردوێتە سەر ژیانی خەڵک کاک جوتیار لە ڕۆژانی ڕابردووە سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان کاک باڤڵ لە دیداری مێری لە خۆلی چواردەیەمیە لە چاوپێکەوتنەکە یاخود لەو پانەڵی کە بەشدار بووتیە وتی استراتیژی ئێمە بەغایەوە استراتیژی کێشەکان و چارەسەری کێشەکان بەغدادە و بینیشمان لە ماوەکانی ڕابردووە کە چەندێک سەردانی بەغدای کرد و چەندێک چووە ئەوێ لەگەڵ لایەنە سیاسیەکان و لەگەڵ حکوومەتە کۆبووە یەکێتی بۆ پێی وایە کە بێ چارەسەری کێشەکان لە بەغداد بێت بۆ یەکێتی هەر بابەتێک کە ڕوئەیە
ڕاستەوخۆ دانوستان لەگەڵ بەغدادا دەست پێکا وەک لۆی بچێت بۆ پایتەختی وڵاتێکی ترکە ڕەنگە هیچ کاریگەریەکی نەبێت لەسەر بارودۆخ و گوزەرانی هاوڵاتیان لە هەرێمی کوردستانە. ئەزانی چۆنە کاکۆسار ئێمە بە دەستور بە یاسا بە ئەمری واقع وابستی بەغدادی ئەو دەستورێکی خۆمان دەگمان پێدا من نمونەیەکت بۆ ێنمەوە مەسەرەن بۆی انتخاباتە خەڵکێکی زۆر 2 مانگ 3 مانگ پێشاوی جا انتخابات دەکرێت ئەمت بەڵێ ئەکرێ ئەوی چۆنە زانیەکرێت ئەمت عێراق دەستوری هەیە مادەی 56 دەستور ئەو ڕۆژەی تهدید کردووە کەکەی انتخابا ئەم کرد ئەم خولە دانیشتنەکە خولی نوێ ڕاستەوخۆ کاتی خولی داهاتوشی دیاری کردووە دەستوری هەیە ئەگەر انتخابات نەکە موسساتەکان چێتە فراغی قانونی و بۆشایی دەستوری ئۆمانەوە عێراق تووشی فەوزا ئەبێت دەستوری هەیە دەستور عێراق بۆ نمونە نەک هەڵبژاردننی دووەختە هەڵبژاردننی پێشوەختەی هەیە سەری 2021 دەخۆ دەبووە لە 2021 انتخابات نەکرێت بەزەوە پێشی خست جوابی ڕێی شەقامی دایەوە دەبووە بانگەشە ئەم شەو دەستی پێک کردایە دوێنێ بەڵام چەند هەفتەیە پێشی خست بۆ لەبەرەوەی موسساتەکانی لە ڕووی دەستوری قانونی و موسساتی دەوڵەتین سەما لەسەرەوە نیە لە عێراق گەندەڵیە دزیەوە شتێکی ترە بەڵام چوارچەوەی حکومڕانی لە چوارچەوەی دەستورێکە ڕێکراوە ئەوەی کە سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان کە باسی دەکا کە کێشەی ئێمە لە بەغدا چارەسەر دەبێت ئەم قسەیە تازە نییە کە یەکێتیکە یەکێتی لە 2014 هەر ئەڵە کێشەی ئێمە لە بەغدا لە ئەنقەرە و لە تاران نییە کێشەی ئێمە لە بەغدا هێندە ئەو قسەیەمان دووبارە کردەوە کە وامانوت زۆر جاریان کاکە ئەمانە بە قسەی ئێران و بەغدا و ئەم شیعەکانی ئەوێ بۆ من ئەم قساناکەن بەڵام جوتیار پێدوانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ماوەکانی ڕابردوودا شتێکی لاگەڵاڵە بۆ لە ڕۆشتنی بۆ بەغدایە خۆت هەوڵدانی بۆ سەلبانی پێگەی هەرێمی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان لە بەغدا شتێکە لەم مانگەشی هەڵبژاردندا بۆ خەڵکی بیژێڕێتەوە نانە بەتاکید ئێمە لە 2014 تەحەدای هەموو کەناڵیش تەلەڤیزیۆنیەکەم یەک بەرپرسی یەکێتی بیوت بێ بەغدا موشکیلەیە بۆ ئێمە بەغدا شۆڤێنیە قەرارەکانی بەغدا ئێمە ئەچەوسێنێتەوە بەغداوە بەعکسەوە هەر یەکێتی توێتی بابە ئەبێ ئێمە موشکلی خۆمان لەگە بەغدا حەلکەین بە پێچەوانەوە ئەو تەرەفەی کە باڵا دەست بۆ لە حکوومەت و لە قەرارەکان پارتی دموکراتی کوردستان وتوێتی بەغدا شۆڤێنیە بەغدا مفلیسە بەغداواکە نەوتی خۆمان نابێشتی وا چۆنە بێ ئێمە نەوتی خۆمان لە ڕێگەی کۆمپانیای سۆمەوە تەسلیم بکەین ئێمە لە 2014 یەکێتی نیشتیمانی کوردستان ئەڵێ ئەبێ ئێمە لەگە بەغدا ڕێکەوی نەوتی ئێمە لە ڕێگەی بەغداوە بفرۆشتێ ئاود نەخێرەوە ئەوە لەژێر زەختی بەغا قساکەن لە ماوەی 2 هەفتەی ڕابردوو کە نەوتی هەرێم لە ڕێگای کۆمپانیای سۆمەوە هەنار دەکرایەوە یەکەم بەیاننامەکە دەرکرا سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بوتی هەنار دەکردنەوەی نەوە لە ڕێگەی کۆمپانیای سۆمەوە دەستکەوتێکی گەورەیە ئەی 12 ساڵ و 11 ساڵە خەڵک گەڵێکی ئەی 11 ساڵە خەڵک بە تۆ ناڵێ خەڵک بە تۆ ناڵێ با بە وەزدەوە بێنە بڕۆ نەوتەکەت لە ڕێگەی کۆمپانیای سۆمەوە بە بازار بکە ماف و شایستەدارایەکانی خەڵکی خۆت وەربگرە یەکێتی هەر باسیەوەی کردووە سەرۆکی یەکێت بۆ یەکێتی پێ عیب نییە سەرۆکەکەی جێگری سەرۆکی حکوومەتەکەی نەک جارێک دەیانجا لە دەرگای بەغا بە بۆ موچێ موچەخۆرانی خەڵک تۆش لێرە دانیشتی وەفدێگەنێری نەشەکەواتە کاک جوتیارە هەموو کێشانە دیاری کرد ئەگەر بەڕێستان بچنە ئەنجومەنی نوێنەرانی عێراقەوە بەرنامە و پرۆگرامتان چییە چۆن کار لەسەر فراغی یاساییەکانەکە سەیری منکە کارکردن لە بەغدا لە پەرلەمانی بەغدا بۆعدێکی نەتەوەیی دەستوری هەیە ئێمە بە هەڕەشە و گڕوشە ناتوانین هیچ لەگەڵ بەغدا بکەین بە زۆرینە و کەمینە ناتوانین هیچ لەگەڵ بەغدا بکەین وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان ئێمە منهەجێکمانەیە منهەجی جەنابی مام جەلالە ئەو منهەجەی کە نەدژی شیعەیە لەبەر سوننە نەدژی سونەیە لەبەر شیعە تۆ ئەبێ وەکو کورد دەرفەتێکت بۆ هاتوۆتە پێشەوە لە بەغدا نەشیعە لە 150ەکە نەسونە لە 150ەکە و هەمیشە لە ڕووی بیرکردنەوە زۆر دوورن لە یەکتر پێویستیان بە کووردا نیسابی قانونیان بۆ تەواوکە وە کورد چۆن دەتوانێت ئەمە ئیستثمار بکە ئیستیغلالی بکە بۆ دەستەبەرکردنی ماف و شایستەدارایەکانی خۆی ئەمەش بەچی یەکرێ بە سیاسەتێکی ژیرانە و ئەقلانی وەکو جەنابی مام جەلال کە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان بەجێماوە بە خوێندنەوەی ئەو واقعی کە لە عێراقدا هەیە تۆ ئەگە دیقەت بدەین ئەم خولێ ڕابردوو پارتی دیموکراتی کوردستان دوای ڕقم کەوت سەدر حەلبوسی ڕقمێکی زۆریانە بوو ڕێک چۆ پاڵ ئەوان ینی وای ئەزانی لە عێراقدا هەموو شتێک ماتماتیکی ڕقم و ئەمانە بەڵام وانە تۆ دەبێت حسابی عێراق بکەی حسابی پێگە جوگرافیەکەی عێراق بکەی حسابی پێگە مەسەبیەکەی عێراق بزانانی لەگەڵ یەکێتی چۆن حساب بۆ ئەم پێگە جوگرافیە و بۆ ئەم لایەنە ئاینیانە و بۆ شیعە و بۆ سونە و بۆ هەموو ئەم تایفەگەریە ئەکات لە بەغداد و چۆن ئەتوانێت هەم پێگەی خۆی وەکو حزب وەکو لایەنێکی سیاوەکیانێکی سیاسی وەکو ئەوەی کە نوێنەرایەتی کوردیشکات چۆن ئەتوانێت بەهێزی بکات من وەکو ئازم کردی ئێمە عێراق دەستورەکەی نووسراوەتەوە من داوای شتێک لە وەکو کورد
دەتوانین داوای شتێک لەوە زیاتر نەکەین کە لە دەستوردایە باشە ئەڵم دانیشم لەگەڵ لایەنەکانی عێراقا من بەس باسی ئەو مادانە ئەەکەم کە نووسراوەتەوە لە دەستوردا وەرم فەرم و با پێ و مزەمین بەڵام تۆ سەیری قەراری غەڵەت کە چۆن ئەمەرێمەی هێناوەتە دواوە ئێمە جاران باسی موچە و بودجە و بودجەی تەشغیلی و استثمار ئەومانەمان ناکرد باسی مادەی 140مانەکە باسی ماف و امتیازاتی هێزە چەکدارەکانی خۆمانەکرد لە چوارچەوەی مەنزومەی دیفاعی عێراقیە بەڵام تۆ کێشەی کوردت بە بڕیاری غەڵەت هێم بچوو کردەوە هێم بچوو کردەوە ئێساڵی بەس موچەکە بێ کەس باسی استثمار ناکە بودجەی استثمار کەس باسی بودجەی تەشغیلی ناکە کەس باسی بودجەی پەرەپێدانی پارێزگاکان ناکە لە کاتێکدا کێشەی تریژ هەزارها کێشەی ترێ بەڵام ئێمە وا خۆمان قەتیس کرد لە زاویەکە کە بڵین کاکی یان بەس موچەکەمان بنێ کاکە مافی کورد زۆر لە موچە باڵا دەسترا بەڵام ئەو خۆتی کە بێ وا بکەی هێز و قووەتێکت هەبێ بە سیاسەتێکی ئاقلانی بتوانی مافەکانی خۆت بەدەستبی وەکو عرزم کردن ئێمە بە سیاسەتی زۆرین و کەمینە ئێمە ئەو پەڕی کوردێڵە ئەمە هەرچی زەختەیە کردمان بە ناوچەدا بڕێنراوەکان و ئێرەوە کە کورسیەکانمان لە محافەزاتانە سابتە 6 کورسی پەرلەمانمان عێراق 329 کورسیە تۆ بە 6 کورسی ئەگە باسی زۆرینەوە کەمینە بکەین یعنی ناتوانین دەرەقەتی معادلەکان بین کەواتە دەبێ ئێمە وا بکەین کە پەیوەندیەکمان نەبێ کاکە نەدوژی سون نەبین لەگەڵ براسوونەکان بڵین ئەو مافانی لە دەستور بۆ هەمومان وەکو هاوڵاتیەکی عێراقی دیاری کراوە لەکوێ پێویست بوو دەنگی پێبین وەکو برایانی کورد لەگەڵتانە بین بە هەمان شێوە بە برایانیشی عەژوا بڵین حەقیەوەمان چیە ئێمە حکوومەتێکی مرکزی هەیە گرنگەوەی بین ئێمە بەرپرسین لە دابینکردنی ماف و شایستەدارایەکانی خەڵکی هەرێمی کوردستان وەکو وتم دووپاتی یەکەمەوە ئەمەش بە سیاسەتێکی ئاقلانە و ژیرانە ئاکرێ یەکێتی لە ماوەی ڕابردوو توانی لە کەرکووک پارێزگاری کەرکووک دابنێ پارێزگارێکی کوردی کەرکووکی یەکێتی ئێستا خزمەتی هەموو هاوڵاتیەکانی ئەوەیەکە ئێسونە ئەمە بینێ شیعامە بینێ کە بەرنامە و منهەجی یەکێتی نیشتمانی کوردستان لە ئیدارەدان و سیستەمی حکومڕانیە چۆن ناسناوەکەت سوتیاری خوێنکاران کەواتە خوێنکاران ئێستا ڕەنگە زۆرینەیان چاویان لەو بێ گەرتۆ بچیت ئەنجومەنی نوێنەرانی عێراق کاریان بۆ بکەیت بەرنامە و پرۆگرامتان چییە بۆ خوێنکاران کە داینەمۆی کۆمەڵگان پلانتان چیە کە کارێکی زۆر باشتر بکەن کە پێشتر نەکرابێ بۆ خوێنکاران ئاسێکە من بۆ یەک شوێنەکە دژیارمەوە باشە بۆ یەکویەکێتی باسی بەرنامەکە بکەم ئێمە لە ماوەی 20 ساڵی ڕابردوو 2 ساڵ حکوومەت لا ئێمە بووە 2009 بۆ 11 ئەو 2 ساڵە گەنجێکی زانکۆ تەخەڕوجیەکەن ئەیوت من کارم نییە مەسەلەن جارێک کەسێکی بێکارم ئێمە لە چوارچێوەی دەرماڵ ئەوەیش دەرماڵە زۆر بە مەزبوطی ئەدرا دوایەوە کە تەخەڕوجیەکەی من کارم نییە ئەیوت ئێمە بیمەیەکمانە بووی چاودێری کۆمەڵایەتی لە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵاتی هەموو دەرچوویەکی زانکۆ 150,000 وەرەگرن گەنجێکی زانکۆ ئەها دەرچوویەک بوو ئەیوت من گەنجێکم بیرۆکەیەکی ئیشم پێ بە سەرمایەکم پێ نیە ینی دۆخەکەم یەکێتی بەرنمەیەکی دانابووی پێویست ناکە تۆ زەخل لە باوکە بکەی لە شوێنی تر قەرزگەی ئەمە دایری قەرزی بچووکی حکوومەتێ بڕۆ پارەی لێ بێنە مانگانە بەپێی دەخلەکەی خۆت بنسبەیەک لەو قەرزە بژێڕەوە بۆ نمونە لە سەردەمی ئێمەیە هاوڵاتیەک لەم هەرێمی کوردستانە ئەیوت من هاوڵاتیم موچەخۆر نیم و سەر بە یەکێتیش نیم بەڵام پارەم پێ نییە خانووەکەم بکەم یەکێتی قوربانجان من بەرنمەیەکم داناوە بەرنامەی پێدانی پێشینەی خانوبەرەیە بڕۆ تۆ هاوڵاتیت موچەخۆریت سربەزەردی سربەسەوزی سربەنیلی بڕۆ مامەڵەکەت بکە و پارەی خۆت ڕابکێشە تەبان ئەم بابەتی خانوبەرەوەمانە ئەبوو بەچی ئەبوو بە زیادکردنی دەرفەتی کار لە بازاڕە ئەبوو بە زیادکردنی ئەوەی کە هەلی کاری زیاترە بێ لە بازاڕە جوڵی کاری باشتر هەبێ من خۆم لە قۆناغی دوی کۆلێژی ئەندازیاری بووم کە دەرچوو بۆ قۆناغی سێ دەمتوانی وەکو ئەندازیارێک لەسەر پرۆژەیە کار بکەم ڕاستە ئەندازیارێکی بۆ نمونە وەکو ئەو مامەڵیان لەگەڵ نەکردم کە خریجێکی تەواومانە بەڵام مەمتوانی ئەگەر وەکو ترینینگێکیش بێ وەکو ڕایانانێکیش بێ بچمە ئەو پرۆژەیە نسبەتێ پارەشی پێمەدا کۆی بکەمەوە بۆی بتوانم لە کاتی خوێندنی زانکۆ بەکاری بێنم یعنی هێندە ئیش و کار زۆر بوو ئەمانە بەچی ئەکرێ ئەمانە بەوە ئەکرێ کە حکوومەتی هەرێمی کوردستان بودجەیەکی باش ئەوەی کە ئێستاقاقی خۆەتی لە بەغدا وەری بگرێ لێرە بەکاری بێنێتەوە لە چوارچەوەی سیستەمێکی گشتیە خزمەتی خەڵکی پێکپا کە ئەمانەمان کرد دەرفەتی کار زیارە بێ گەنج بێکار نابێ گەنج لە بری ئەوەی کە ڕووبکاتە ئەوروپا لە سەردەمی ئێمەیە کە حکوومەت لا ئێمە بۆ لە ساڵی 2011 هەتا گەنجێک داوای ئەوروپایە کە 100 گەنج هاتەوە دیاریدەی کۆچی پێچەوانە هەبوو خەڵک ئەو کاتە لە ئەوروپاوە هاتەوە سەبەتەمان ئەم جەندانە لە بەغا جێبەجێ بکەن بەدڵنیاییەوە ئەوە بەرنامەی یەکێتی نیشتمانی کوردستانە ئەمە ئەم بەرنمەیەش بە بەرنمەیەکی دەستەجانیشی بۆ ئەەکەن ینی بۆ ئەم بەرنمەیە کاک ئێمە وەکوتم ئێمە دەستورمانەیە
تاکید لەواکەینەوە کە پابند بین بەو دەستوری کە لە عێراقدا هەیە وەکوتم داوا یەکسەند زیاتر ناکەین لەو مافەی کە دەستور بۆ ئێمە دیاری کردووە لەو مافەی کە پرۆژه یاسای بودجەی عێراق بۆ ئێمەی دابینەکە بەس ئەمە بەوە ناکرێت تۆ لە پرۆژه یاسا دەست بەرزکەیتەوە لە پرۆژه یاسای عێراقا هەموو فراکسیۆنەکان دەنگی پێبن بەس لەولا حکوومەتی هەرێمی کوردستان ئیلتیزامی پێوەنەکە ئێمە بینیمان ئەو پرۆژه یاسایی کە بۆ ماوەی 3 ساڵ لە عێراق بۆ ساڵی 2023-2025 هەموو فراکسیۆنە کردەکان دەنگمان پێدا هەمووشمان کۆنگرێت ڕۆژنامەوانیمان کردومان پرۆژه یاسایەکی باش بەس لە پرۆژه یاساکاڵە چی ئەڵێ نەوتی هەرێم دەبێ هەرێمی کوردستان ڕۆژانە 400,000 بەرمیل تەسلیمی کۆمپانیای سۆمە بکە لە 150 داهاتی ناوخۆیەکەی تەسلیمی عێراق بکە ئێتۆ کە هیچ ناکەی بەرنامەکەت بۆ جێبەجێ ناکات کاک جوتیار بەڕێز قوبات تاڵەبانی جێگیری سەرۆکوەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان لە دوانێکە ئاڵێت بەهێزی کورد یەکگرتووی کورد بەهێزی کورد پیشانیان لە بەغداد پەرتەوازی و لێکترازانی کوردیش لاوازبوونی کووردە لە بەغاد ئەوەی کە بینیمانە بە درێژایی مێژوو لە جەنابی مام جەلالەوە هەتاک و ئێستش ئەمە لە ناو یەکێتیا بوونی هەبووە کە هەمیشە داوای یەکڕیزی و یەکگرتنی لایەنەکانی کردووە لە بەغداد وەکو یەکێتی وەکو لیستی 222 ئەگەر ئەم جارە سەرکەوتنێکی باش ئینشەڵا بەدەست بێنن چۆن ئەتوانن ئەم یەکڕیزیە لێ بپارێزن بۆ ئەوەی کورد بەهێزتر یعنی خۆت باست کرد 6 کورسی ناتوانێت بەرامبەر بە 20 کورسی بۆستێتەوە کە بۆ کورد دیاریکرانی 320ەکە شەسی لێ دەربێنە چەندێنێتەوە 200 تقریبا 6 کێمێنێتەوە ئێ باشە چۆن ئەم یەکڕیزیە پارێزن کە ئەمە بە مڵکی یەکێتیەوە بە بوونی یەکێتی و بە مێژوو یەکێتیەوە هەمیشە بوونی هەبوو یەکڕیزی گەلی کورد زانی کاکۆزار ئێمە مشکیلەکەمان ئەوەیە ئەو هێزەی کە دەستی گرت بەسەر کۆی جونگە ئەساسیەکانی حکومڕانی لەمانە یەکڕیزی تێناگا یەکڕیزی ئەوە نییە کە هەرچی تۆ وتت من بڵێم بەسەر چاو یەکڕیزی ئاوا دروست نابێ یەکڕیزی وا دروست دەبێت ئێمە دەکرێت دەچینە باغا باشە یخۆ لە بەغدا لە دەستوردا ناتۆ بڵێ ئەمە مافی پارتی ئەمە هیچێتی ئەمە هی گۆڕانەوەی کۆمەڵە باسی مافی شایستەدارایەکانی هەرێمی کوردستان دەکا کە دەستور دانی بەم هەرێمەیاناوە دەسەڵاتەکانی چییە مافی امتیازەکانی چییە باشە یەکڕیزی یعنی معقولە ئێمە بین تۆسێک زای ناکۆکیەکە لە شیوە دروست دەبێ وەکوتم ناکۆکیەکە بزاد لێرەوە دروست دەبێت تۆ دەی وەکو کورد سەرجەم فراکسیۆنەکان هەوڵی ئەوە دەی لە پەرلەمانی عێراق پرۆژە یاسایەکی بودجەی باشە بێ بۆ عێراق لە زمنی ئەوەدا ئیستحقاقی هەرێم چییە بەس تۆ دی هەموو کۆدەنگەبی لەسەری دەنگی پێ ئەدەی بەس کە لە هەرێم ئەو لایانی کە باڵە دەستە ئیلتزام ناکا پێوە هەموو شتەکە تێگەچێ هەموو نیزامەکە تێگەچێ بەیانی تۆ هیچت بۆ ناکرێت کەواتە یەکڕیزی ئەو کاتە مانای هەیە کە ئەو قەرارانی کە لە بەغدا ئەیدەین ئەو ڕێکەوتنانی لە بەغدا ئەیدەین بەیەکەوە هەوڵی بۆ دەین لە هەرێمی کوردستانیش بەیەکەوە هەوڵ بدەین بۆ جێبەجێکردنی ئەگینا تۆ لە بەغدا لەگەڵم یەک دەنگبی و لە هەرێمی کوردستان پەردەوازەبی بەڕاستی ئەمە تاسیرا دەکاتە سەر قووەتی کوردە بەغدا کوردیش بە تاریخ سەلماندوێتی کەی توانیوێتی دەستکەوتێک بەدەستبێنێ ئەو کاتی کە یەکدەنگ و کۆدەنگ بووە ئێمە بۆ توانیمان لە ساڵی 1990 ئەو ڕاپەڕینی کێچێتی نیشتمانی کوردستان نەخشەی بۆ دانا بەرهەمەکەی ئەوە بێ کە پەرلەمان و حکوومەتی هەرێمی کوردستانمانەبێ بۆ لەبەرەوەی کۆی هێزەکانی هەرێمی کوردستان لە چوارچەوەی بێرەیەکە کە بەری کوردستانیە یەکدەنگ بووین کەی توانیوانە پرۆژە یاسایەکی بودجەی باش بۆ هەرێم دابی بکەین ئەو کاتی کە یەکدەنگ بووی لە بەغا هەتا پەرتەوازەتر بین زیاتر دینە دواوە هەتا پەرتەوازەتر بین خەڵکەکەمان زیاتر بۆنمە کێشە و گرفتەکانی بۆ دروستەبێت جا بە ئومێدیەوەی کە یەکڕیزیەکە هەر ئەوە نەبێت لەسەر کاغەز و بەقسە بێ بێت لە مەجای کرداریە ڕنگ بداتەوە سری ئەو کامێرە بکە و ئاخر قسەی خۆت و دیسان و ژمار و شتەکەت بڵێت و چیش بە هاوڵاتیان و بەدەنگدەران وەڵام من تەمەنە ئەوە دەکەم کە هەرمی کوردستان لەبەردەم ئەو قۆناغە مێژوویە گرنگەیە قۆناغێکی مێژووی زۆر گرنگمان لە بەردەمایە ماف و شایستەدارایەکانی خەڵکی هەرێمی کوردستان لە بابەتی موچە بودجە ئەموو ئەو بودجانی کە پەیوەندیان بە خۆشگوزەرانی خەڵکەوە هەیە چۆتەوە بەغدا بە قانون بە دەستور بە هەموو شێوەیەک لە بەغدایە دەبێت بتوانین ئێمە بە سیاسەتێکی ئەقلانی لە پەرلەمانی بەغدا ماف و شایستەدارایەکانی خەڵک دابین بکەین بێگومان ئەمەش وەکو لە بەرنمەکەی باسم کرد بە سیاسەتێکی ئاقلانە و ژیرانی وەکو جەنابی مام جەلال جێبەجیا بێت کە بە میرات بۆ ئێمە یەکێتی نیشتمانی کوردستان بەجێماوە خەڵکی کوردستان دڵنیا دەکەمەوە ئەگەر یەکێتی پێگە و دەنگ و سەنگی لە بەغدا قورسایی هەبێ دڵنیا بن لەوەی کە ماف و شایستەدارایەکانی خەڵکی هەرێمی کوردستان
ئاسانتر بەدەست دێ بۆیە هیوادارم خەڵکی کوردستان دەنگ بدەن بە لیستی ژمارە 222 هەر لە 222ەوە هاوسەنگی ئەگە بینین کە ئەو ژمارەیەمان بۆ دەرچووە یەکێتی نیشتیمانی کوردستان بە سیاسەتێکی هاوسەنگی لەگەڵ کۆی هێزەکانی هەرێمی کوردستان و بەغدادیش مامەڵە دەکا هیوادارم دەنگ بدەن بە لیستی ژمارە 222 کاندیدی ژمارە 23 جوتیاری خوێندکاران. کاکە جوتیار محمود ناسراو بە جوتیاری خوێندکاران کاندیدی ژمارە 23 لەسەر لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان لە بازنەی سلێمانی زۆر سوپاسکارم. سپاس بۆ ئێوە بینەران.